ئێمە وەکو گروپی ڕێسا بۆ ماوەی 2 ساڵە ڕێکخەری ئەم 30 میلیار و خولەی یاسایانین بۆ فێرخوازانی یاسا، ئیتر پارێزەری تایە، خوێندکاری یاسای تایە، دەرەوەی فێرخوازی یاسای شتایە ئارزومەندە حەزەکە بواری یاسا فێر بێت و تێبگێت و بزانم یاساکان لە دادگەکان یاخود چۆن جێبەجێکرێ. ئەم خولانە لەلایەن دادوەران و پارێزارانی ڕایشکار و کەسانی پسپۆڕەوە دەوەترێتەوە. ئاماجی ئێمەوەیە تەنها زانیاریکی ڕێکخرا و منتیق جوان بگەین ئەو کەسانی کە ئارزومەندە و فێرخوازن لە بواری یاسا بۆی لە داهاتوو ببنە پارێزەر حەق و مافی خۆیان وەرگن و حەق و مافی کەسانی ترکە دەبنە بریکاری وەکیلی دادگاکان وەرگرتنەوە. خولەکە ئەم ساڵ لەبەر ئەم نەخۆشیە دوامان خستە بۆ 1 مانگ بەردەوامە. ئەم 1 مانگەشە 4 ڕۆژ بە کۆکراوی 4 ڕۆژە ڕۆژانی هاینی و شەمەیە. لە کۆتاییشدا بڕوانامەی بەشداربوون لەلایەن ڕێکخرا و گروپەکەمانەوە دەدرێتە و فێرخوازانەی کە باوەی 4 ڕۆژدا بەشداریان کردووە. ئەو بڕگە و بابەتانی کە لە کورسانە زۆر خەڵکی لەسەر ئیشی لەسەرەکرێ پارێزەران بە تایبەتی تەلاقە، تەفریقە، نەفەقەیە، کێشەی خێزانیە لەسەر یاسای ئەحوال شەخسی ئێمە باسەکەین، چونکە ئەمە بۆ مەحامی تازە بڕاتە ناو دادگاوە یاخود سندیکای پارێزەرانەوە ئیشی دەکەوێتە سەر ئەم 4 پێنجیشە. قراراتی کاتب عەدلە تۆزێک تەعاملاتیان ناخۆشە معاناتی چەشتۆ بەدەست پیاوە پێوە بەڵێ وەی کە لەگای مەرحەلەی شایەتەکان لەبەر ئەم جۆرە خولانە گەرۆکە خولێکی هۆشیاری یاسایی ناوی بنین سوودی زۆر هەیە بۆ کەسێکە خۆی خوێندکاری بەشی یاسا بێت کە من قۆناغی دوم لە بەشی یاسا و دەستپێکی منە بۆ ناو ژیانی یاسایی و یان وەکو کەسێکە خوازیاری بەشی یاسابیان بۆ هەر چاکێکی تر کە ئەم مەسەلانەی وەکو هاوسەرگیری و تەلاق و یان هەر شتێکی تر گرنگە لە ژیانی هەرێکێکمان کە زانیاریمان لەسەری بێ پێشەوە بڕۆینە دادگا. بۆیە من دەستخۆشی لە گروپی ڕێسا و سەرجەم ئەو حاکم و دادوەرانی کە دوێنێ لێرە بوون و ئەم ڕۆژ پێشکەشیەکەن، چونکە ئەم بابەتانە و ئەم خولانەی کە ئەکرێتەوە بۆ گەشەپێدانی مرۆڤەکان بۆ ئەوانی کە بزانن چی بکەن چۆن بابەت پێشکەش بکەن سوودی زۆری ئەبێت. ئەو کەسەی کە لە دۆمنەیە دۆڕێ لە پەپاسە ئەدۆڕێ ئەمی شێکێک لەو بەدبەختیانەی کە کەسی شیا لە شوێنی شیادا نەدا شەکە ڕەنگە هەندێک جار یەک جار دوو جار سێ جار قەراری داوەڕێت نیگەران بوو بێت